بەڕێز هیوا ئەفەندی سەرۆکی فەرمانگەی تەکنەلۆژیا و زانیاری لە کابینەی نۆیەمدا لەگەڵمانە بێت کە بەڕێزیان ڕاستەخۆ لەگەڵ منە بن. بەڕێز کاک هیوا، پێم بڵێ ئایا لە کابینەی نۆیەمدا کە بە ئەلکترۆنیکردنی کاروباری حکوومەت یەکێک بۆ لە کارە هەرە لە پێشینەکان ئەو پێشکەوتنانە چی بوون کە لەو چوارچەوەیە ڕوویان داوە و ئامانجی درێژخایەن لە پشت ئەم بە ئەلکترۆنەوە چییە، بە ئەلکترۆنیکردنەوە چییە؟ زۆر زۆر سلااو ڕێزم هەیە بۆ بینرانی بەڕێزی کوردستان 24 بۆ ئەوەی خۆشەویست. زۆر زۆر خۆشحاڵم کە پرسیارە کرد جەنابێت، چونکە یەکێک لە گۆڕانکاریە بنەڕەتی و سەرەکیانەی کە لە کابینەی نوێم ڕووی داوە تێڕوانینە بەرەو تەکنەلۆژیا و شێوازی جێبەجێکردن و بەکارهێناوی تەکنەلۆژیا لە کاروباری حکوومەت. سیرکەن ئیمڕۆ لە جیهانە ئێوە بۆ نمونە سەری شەڕی ئیسرائیل و وڵاتانی ترەکان ئەبینن کە ڕۆڵی تەکنەلۆژیا چەند زۆرە، چەند ئەتوانێتن یارمەتیان دامدەری وڵاتانە بێت، جا چ لە شەڕ بێت، چ لە اقتصاد بێت، و چ لە ڕایکردنی کاروباری خەڵک بێت، و چ لە بڵین اقتصادی دیجیتالی بێتن. لە سەرەتای دامەزراندنەوە کابینەوە جەنابی سەرۆکوەزیران ئێمە سێ پرینسیپی بۆ ئێمە داناوە. یەک، ئەبێ لەسەر ئەساسی استراتیژیەک بڕۆین، چونکە تۆ ئەبێ بەبێ ئەوەی کە خەریتەیەک تەبێت، بەبێ ئەوەی کە ئاماژەکەت پێشوەخت دیار بن ناتوانانی سەرکەویت. دوو، ئەبێ بەردەوام بین لە خزمەتکردنی خاڵک بە سیستەمە دیجیتاڵیەکانە ئەوانەی کە ئێستا هەن، و بە هاوتەریب ئەبێ سیستەمە نوێیەکانیش دروست بکرێن و ژێرخان دروست بکردن. تامان لەو کابینەیە فۆکۆسی حکوومەت سەرنجی جەنابی سەرۆکوەزیران و کابینە لەسەر چوار تەوەری سەرەکی بووە. یەک، کە بە بناغی دیجیتالی دەناسێت. بناغی دیجیتالی چی لەخۆ بەگرێت؟ یەک، دێتا سنتەری حکوومەت کە تۆ بتوانی ئەو سیستەمانێک کە حکوومەت جێبەجیانەکەت تێیدا جێگیر بکەیت. دوو، پەرەپێدانی مرۆیی کە جەنابەتان باستان کرد، یعنی تاکی کورد، گەنجی کورد، ئەوانە توانامان هەیە کە بتوانین هەموو کارەکان خۆمان بکەین. لەو کابینەش هەموو سیستەمانەی کە پێش ئێساش باستان کرد هەموو تاکی گەنجی کرد کردوێتی، یعنی کەپاسیتی بیلدینگ و دروستکردنی هەندێک لە سیستەمە بنەڕەتەکانی دیجیتالی حکوومەت بۆ نمونە تۆماری دیجیتالی دانیشتوان کە ئیمڕۆکە پێش ئێستا ئاگام لێ بوو جەنابتان باستان کرد لە ژمارە بێهاوتای کەسی کە ئەوە یەکێک لەو سیستەمانەیە کە جەنابیان لە دەستپێکی کابینەمە ڕاستپاردووە کە ملیۆنێک و 700,000 کەس. باشە کاکیوا، لەسەر ئەو سیستەمە پێم خۆشە پرسیارێک لێ بکەم، ئەوەی کە ئەمڕۆ باسمان کرد سیستەمی بێهاوتای یاخود سەرەتای ئەم ناوانەی کە تۆمارەکرێ، ئەمە بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. ئەمە وەکو ئەو کۆدەیە کە درا بە هاوڵاتیان پێشتر پیانەوت بایۆمەتری و هەموو چوار ژمارە بوو یاخود جیاوازە؟ زۆر زۆر خۆشحاڵم کە پرسیارەکە، چونکە ئەو غەڵەتەی ڕاست بکرێتەوە. ئەوەی کە ئێمە ئێستا ئەیکەین لە وڵاتانی تر پێوترێت پرسنەل نامبەر یان پێوتە سۆشیال سیکیوریتی نامبەر، لە وڵاتانی پێشکەوتوی وەکو ئەستۆنیا، ئیمارات، سینگاپۆر ئەوانە زیاتر بەکاردێتەوە. یعنی ژمارەیەکی دیجیتالی بێهاوتای هاوڵاتیە، ناوی دیجیتالی جەنابتان لەو سیستەمە. هەموو کەسێک لە کۆتاییە ئەبێ هەیبێت، یعنی ئەو کاتێک کە مناڵێک لە خەستەخانێک لە دایکە بێت تا ئەو کاتێک کە شخصێک وەفات دەکات، ئەو ژمارە لە ڕۆژێکەمەوە لەگەڵێتی تا کۆتایی بۆی تۆ بتوانانی هەموو خزمەت گوزاریەکانی ئەو شخصە ڕابطی ئەو ژمارە بکەیت. ئێمڕۆ ئێمە ئەو ژمارەیە بە کاڵکمان دێتەوە بۆ نمونە بۆ چارەسەرکردنی کێشەکانمان لەگەڵ حکوومەتی فیدرال، بۆ نمونە لیستی موچە لە سیستەمی نوێی ژمێریاری ناوەندی موچە کەمە جێبەجێمان کردو بەکارێتەوە بۆ ئەوەی کە وەکو ڕقمی وەزیفی سوودی لەبین، بەڵام سوودەکانی زۆر زیاترە و زۆر لەوە زیاترە کە من هەموو جار ئەڵێم بایۆمێتری تەکنەلۆژیایە کە تۆ بەکاریتەوە لەناو سیستەمی دیجیتالی دانیشتوان. بایۆمێتری بەشێکە ئێمە دەیان سیستەمی تەکنەلۆژیەتە لەوێ بەکارینەوە و پەرەی پێدەین. تاوان زۆربەی هەرە زۆری ئەو سیستەمانەی کە ئێمڕۆ جەناب باستان کرد پشت بە و سیستەمی PIS یان Population Information System یان تۆماری زانیاری دانیشتوان ئەبەست کە جەنابی سەرۆکوەزیران لە 2019ەوە داوای جێبەجێکردنی لە ئێمە کرد بوو. بۆ نمونە هەجماری من کە فەرمانگەی تەکنەلۆژیا زانیاری جێبەجێ کردووە بۆ تیمێکی تایبەت لە ئۆفیسی جەنابی سەرۆکوەزیران، ئەوش بە تەواوی پشت بە ژمارەی بێهاوتای کەسی ئەبەست بەو ژمارە پێناسە دیجیتالی ئەبەست بۆی کە جێبەجێ بێتن. یان بۆ نمونە سیستەمی موچە پشت بۆ ئەبەست تۆماری کۆمپانیەکان، هەر کەسێک کە خۆی تۆمارەکەت خاوەن کۆمپانیەکە ئەبێ ئەو ژمارە هەبێتن. هەر لەگەڵ ناو تۆمارکردن یەکسەر کاری پێ دەکرێت ئەم سیستەمە. باشە، ئەو خزمەت گوزاریانە چین کاکی وا کە ئێستا بە تەواوی بە ئەلکترۆنی کراون؟
خۆی فەرمانگەی تەکنۆلۆژی زانیاری فەرمانگەیەکی پاڵپشتە، یعنی ئەمە کەمتر ڕاستەوخۆ تەعاملمان لەگەڵ هاوڵاتی هەیە. هەموو سیستەمانێک کە پێش ئێستا جەنابتان باسان کرد، یعنی با بڵێن پرۆژەی هەژماری منە، تۆماری کۆمپانیاکانە، سیستەمی ناوەندی موچێ، ئەوان هەموو فەرمانگەی تەکنۆلۆژی زانیاری جێبەجێ کردووە، ئەوان هەمویان بە تەواوی بە دیجیتال کراون. یعنی مەسەلەن سیستەمی ناوەندی ئامادەکردنی لیستی موچە سیستەمێکی بە تەواوی دیجیتالە. سیستەمی ویزا کە بۆ وەزارەتی ناوخۆ دروستکراوە سیستەمێکی بە تەواوی دیجیتالە کە لە هەندێک وڵاتانی غەربیش هەتەنانەت پێشکەوتوترە. یعنی ئەو شخصی کە ویزا وەرەگرێت ئەو کاتێک کە داخلی کوردستانە بێت پێویست ناکات هیچ وەرەقێکی تەبع کرد بێتن. سیستەمی تۆماری کۆمپانیاکان تەنها ئەو بەشەیمەوە پارەدانەکەیمەوە کە بە ئەلکترۆنی بکرێت کە لە ڕێگای ئینشاڵڵا دواتر لە ڕێگای هەژماری من و پرۆژێکی تری حکوومەتەوە ئینشاڵڵا و جێبەجێکردن ئەگەن ئەوەش هەمووی بە دیجیتالی کراوە. سیستەمی سکاڵای هاوڵاتیان سیستەمێکی کۆمپلێت دیجیتالیە. ئەمە زیاتر لە 13-14 سیستەمان هەیە کە بە تەواوی جێبەجێ کراون. ببوورە زیاتر لە 20 سیستەمێک کە جێبەجێ کراون، ئەمە زیاتر لە 13 سیستەمی وەزارەتر لە خۆواگرین یارمەتیانە دەین. لە ڕووی بەرەوپێچوونی دیجیتالی بەڕاستی ئەو کابینەوە کابینەیەکی چۆن ئەتوان پێناسە بکەم، ینی شۆڕشێکی کردووە لە دانانی بناغی دیجیتالی وە دەستەبەرکردن و جێبەجێکردنی پرۆژەکانی دیجیتال. باشە، ئەی لە داهاتووە کار لەسەر چ بوارێکی دیکە ئاکرێ بۆی کە بە ئەلکترۆنی بکرێت؟ لە داهاتوویەکی نزیکە ئێمە تەمانە پێشی سەری ساڵ پێش ئەوەی کە کابینەی نوێ تەشکیل بکرێتن بە ئینشاڵڵا کابینەی نوێ بەرەو پێشتر شێبێن، بەڵام پێناسی دیجیتالی هاوڵاتیان ئەبێتە لە ناو ئەپێکی تایبەتە کە ئەمە بە ناوی KRD پاس ناوزەدمان کردووە. تابان لە جێبەجێبووندا ئێستا نەکەمە باسیەکەین. KRD پاس هاوشێوەی ئەو ئەپێکە لە ئیمارات هەیە بە ناوی UAE پاس، یان لە سینگاپۆر هەیە بە ناوی سینگ پاس، ئەپێکە کە هەموو خزمەت گوزارەکانی حکوومەت ئێمە یعنی ناو ئەو ئەپەی هاوڵاتی بە کورتی ئەمانەوێت شۆڕشێکی وا بکەین کە هاوڵاتی پێویست نەکاتن بێجگە لە هەندێک خزمەت گوزاری تایبەت وەکو تەلاقدانە یان وەکو ئەوانەی کە بێ لە ڕووی قانونی شخصەکە خۆی لێ بێت، ئەگەنە گەشت خزمەت گوزارەکانی تر وردە و دەواکەین کە هاوڵاتی خزمەت گوزارەکان لە گیرفان یابێتن پێویست نەکات لە ماڵی خۆی بچێتە دەرەوە. و ئەوەی کە ئەڵێن نەک بڵێن پرۆژێ ئەوە لە جێبەجێبووندایە کاری پاس لە قۆناغا کۆتاییەکانی خۆیدایە و هیوادارم پێش سەری ساڵ جەنابی سەرۆک وەزیران تەمانلانچێکاتن ئەو بریادەکەی ئەو ئەپا بکەوێتە کارەوە. بەڵام داهاتوو وایە کە ئێمە هەم سیستەم ئەو خزمەت گوزارەکان بگەینە هاوڵاتی و لەناو ئامریکانی هاوڵاتی بێت، هەم لە ڕێگای هەموو سیستەمانێک کە پشت بە ژیری دەستکرد ئەبەستن و بەهزری دەستکرد ئەبەستن ئەمە بتوان یارمەتی هاوڵاتی بدەن لە ڕایکردنی کاروباری هێنانەکاوی دیجیتالیەکی اقتصادێکی دیجیتالی کوردستان. بێگومان باشە، ئەم شۆڕشەی کە بەڕێزت باست کرد کە دەستان پێ کردووە بێگومان هەوڵ و ماندووبوونێکی زۆری پێویستە و لەگەڵ ئەوەشدا ئاستەنگ هەبووە یاخود با بڵێن ئەو ئاستەنگانە چی بووە کە بە ئەلکترۆنیکردنی حکوومەتی هەرێم دووچاری بووەتەوە؟ ئێمە دوو جۆرە ئاستەنگمان هەبووە. ئاستەنگێک هەندێک ئاستەنگ تەکنیکین. ئاستەنگی تەکنیکی بۆ نمونە دابینکردنی بودجە و پارەیە یان گۆڕینی هەندێک ڕێنماییە. هەندێک ئاستەنگشمانەیە ئاستەنگی پێی دەوترێت ئەداپتیڤ چالنجەس، یعنی ئەو ئاستەنگانەی تۆ ئەبێ لە ڕووی سیاسیوە کار لەسەر بکەی، یەک کار لەسەر خودی بەرپرس و وەزیرە بەڕێزەکان بکەی کە هاوڕات بن و هاوکارت بن لە بەرەوپێچوونی دیجیتالی، بەشداری پێکردنی خەڵک، کارکردن لەسەر مێدیا و سۆشیال میدیا بۆی خەڵک دژایەتی شتێک نەکات کە لە مەسلحەتی خۆتی. بۆ نمونە ئێمڕۆ ئەمە لە سۆشیال میدیا بینین کە دژایەتی و بەرهەڵسکارکی زۆری هەژماری من نەکرێت یان سیستەمە دیجیتالەکان نەکرێت. بۆ چونکە بەکارێتەوە بۆ مارامێکی پۆپیۆلیستی لە حالەتێکە کە هەم هەژماری من و هەم ئەو سیستەمەتر کە فەرمانگەی تەکنۆلۆژی زانیاری و تیمەکانی تایبەتی جەنابی سەرۆک وەزیران جێبەجێیان کردووە تەنها و تەنها لە خزمەتی هاوڵاتیایە. ئەو ئاستەنگانە زیاتر ئاستەنگی سیاسی و خەڵکانێک بووە کە نانویستووە ئەو هەدەفانێک کە هەمەنە ئەو ئامانجانە بپێکین. بەڵام لەگەڵ ئەوەشا بەڕای من کابینێکی زۆر سەرکەوتوو بووە و وێنەی نەبووە لە تاریخی حکوومەتی هەرێمی کوردستان کە کابینەیەک ئەمەنە گرنگی بە بابەتی دیجیتالی بدات و ئەوەش بۆ تاریخ و بۆی کە زەمینی خۆ مرتاحکەم ئەڵێم بەڕاستی بەبێ پشتگیری تێگەیشتن و ینی هێزی تەواوی جەنابی سەرۆک وەزیران نەبووایە ئەو کارە مستەحیل بکرێت. لە هەموو وڵاتانەی کە پێشکەوتون یەک سەرۆک وەزیران یەک جار ئەو کارێ کردووە، لە ئێستۆنیا وا بووە، لە ئیمارات وا بووە و لە کوردستانش هەر بەو ئارەسە ڕوات و لە ئینشاڵە لە داهاتوویەکی نزیکە بەرهەمەکان خەڵک زیاتر لەوەی کە ئێستا هەیە بینن. بەڵێ بەڕێز هیوا ئەفەندی سەرۆکی فەرمانگەی تەکنەلۆژیا و زانیاری لە گەڵمان بووی سپاس بۆ بەڕێزتان.